بەناوی خوای گەورە و میهرەبان وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بە هاوکاری خێرمەندان و خێرخوازان ئەو ڕۆژتوانیمان زارێکی دیکە بۆ 105 عایلە لە داکێتیم و فەقیر و هەژاری سنوورەکەمان کەلوپەلی پاکەرەوەی نێوماڵێ ئامادە بکەین و بەسەریان دابەش بکەین وەکو دوو جۆر سابوون و کلێن کەس و تایت و شامپۆ و فاس و جەلی و زاهی بۆ پاکەرەوەی ناوماڵێ. خوای گەورە پاداشتی ئەو خێرمەند و ئەو خێرخوازانە بداتەوە بەردەوامیان کە مۆفەقیان کە لۆ ئێمەش بتوانین دڵی ئەو داکێتم و ئەو فەقیر و هەژارانە خۆش بکەین جاروبار ئەوها بەسەریان کەین و لە مانگە پرخێر و بەرەکەتەش ئەزر و پاداشتی زیاتریان هەیە. خوای گەورە سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتیان کە ئینشاء الله.